فەردێک ساوار نا بە ئەوە دوو فەردە بێ تەوا مامە هەر ئێستا بیان نێرە بۆیت ئەوە چیتە؟ بڕیارمان بەم شێوە بوو فەرهاداغا پێم لە بزانم مەسەلەی ئەو هەوەیە چییە؟ هەوەی چی بێریڤان؟ ئەو باسی چیەکەیت؟ هەموو حەسار باسی ئەوە دەکات. ئاخ لە دەستۆ بێریڤان حەزەکەی بە هەموو دنیا باسی بکە. باشە دیێ و هەموو خەڵکە باسی دەکات. ئەرێ باشە بێریڤان وا مەزانەوە مەسەلەی من دروستم کردووە. ئەو شتە بێمانایە هەزاران ساڵە لێرە هەیە. ئەگەر ئاغا بیت بەک بیت مناڵە نەبێت خەڵک بەر لە هەموو شتێک بیر لە هەوەیە کاتەوە. یەک نەزانێت دەڵێ ئاغاکان بەدڵێکی خەمبار ڕۆژنی دوام دەهێنن. ئەوە نییە بێریڤان. ئەی تۆ چۆن بیر لێ دەکەیتەوە فەرهاداغا؟ من بیر لێش ناکەمەوە بێریڤان. ئەفسانەیەکی کۆن هەیەڵێ مرۆڤ یەک دڵی هەیە بۆ ئەوەی تەنها یەک کەسێ خۆش بێت، یەک مێشکی هەیە بۆ ئەوەی تەنها بیر لەو بکاتەوە. دوو چاوی هەیە بۆ ئەوی دوو کەس ببینێت. ئەی دوو دەست ئەوان بۆچین؟ بۆ دەستداهێنان بە دوو کەس؟ لە ڕاستیە بێدان بۆیە بنێم کە لەو بەشەی ئەفسانەکە بێماناییەک هەیە. ئێ؟ یانی قسەکە پوچە. بزانە گیانی من هەوێ و مەوێ نییە تەواو. ئەڵێم تەواو. بەڵێم بدا. بەڵێم بێ. فریایکەون خۆشخانە خێراباتون بێلەکەی من بیبین. فریایکەون. تەنها نین تێناگەم. یەکێ بە دوامانەوەیە وا دیارەوە یاریمان لەگەڵا بکە. لێخڕە تۆ لێخڕە مەوەستە. ژیانی خۆت بێزاری یوسفەوە بەر لە فەرهاد دەبێ بتۆپی. چەکانتان دانێن. ناچۆ گولیان. ناچۆ کاک یوسف لاسۆ بۆولا سارەکە گولیان. واز بێنن چاکەکانتان دانێن. کاک یوسف تکایە واز بێنە. چەکانتان دانێن کاک یوسف. ئەڵەم ڕەناو سارەکە گولیان. لێرە بەوەستە گولیار ئەجینە دەمری. پێوی تەقێنە کاک یوسف. جارێ من بکوژە دەیمەوە سەبی تەقێنە. ئەی بە نەفرەت من. خوا قبوڵی کە. سەلامەت بیت. هیچ شتێ بێزاری کردویت؟ بەڵێ ئەمێ تۆزی قسە بکەین پورێ. بە هەڵە لێم تێمەگە کوڕم. بێریڤان کچی منیشە بەڵام ناچارین. ناچاری چین پورێ؟ ئەتوێ بێریڤان بەر لەوەی بمرێت بینێژین؟ تۆ تەنها نیت. تۆ ئاغای ئەم بنەماڵەیت فەرهاد ئاغایت. هەزاران کەس لە پشتن. ناکرێ حیساب بۆوان نەکەیت و بژیت. دوو جار ڕۆبەڕۆی مردن بوومەوە. هەردوو جار بێریڤان ڕزگار کردم لەسەر حسابی ژیانی خۆی. وام لێکیت بەم شێوە قەرزەکەی خۆمی بەمەوە بەوەی ژنی بەسەرا بێنم. بێریڤان ژنێکی مەردە هەروە دەمێنێ. کەس ناڵێ دەست لە خۆشویستنی ئەو هەڵگرە. یانی پێمەڵەن ژنی بەسەرا بێنە بێ خۆشەویستی مناڵک دروست بکە دواتر دانی شەو تام لە ئاغابوون وەرگرە. ئەوەندە ئاسان نییە فەرهاد. بەڵێ فەرموو تاو کە لەگەڵ جیرابی هێنەوە
مناڵەکەی لە سەربان کەوتۆتە خوار. تەنها دەستێکیش کاوە. وەڵی مناڵ گرنگە، بەڵام ڕۆژانە مناڵ لە سەربانەکەوێ. ئەگەر مناڵەوە نەگرنگ بێ ئەیکوا دایک و باوکیان. ماندوو نەبن. سەلامەت بی کچم. وای گیان، دەتوانم ماتیکەم؟ بێگومان نەتوانێ. خەمباریت خانم، هەرگێشمە ئێرە. منش 9 ساڵی خەیان بە منیان وتم ناڵت نابێ. لە مێدیات ئافرەتێک هەبوو، منیان برد بۆ لای ئەوم نەڕێن لە باوشدا. یەکەم لە سایی خوا، دوایی لە سایە و ئافرەتە بوو. بژورەکەی تر دەسوڕینەوە دەسوڕینەوە دەسوڕینەوە. لێرخان زۆر ماندوو بوو. دە باشە جانەکەم، وەرە باوەشم. ئۆ گولارخان، بڵێ جانەکەم. باوکم دەڵێ ڕۆژێک چاک دەبیتەوە، بەڵام هیچ شتێک نەگۆڕاوە. ناڕەحەت مەبە، هەرتۆنی بەتەنیا چەندین کەس هەیە وەک تۆوان. دەزانم. بەڵام هەمووشان ناڕەحەت نین. هیوایان تایە زۆر لەو کەسانە بەختەوەرترن کە دەست و قاچان ساغا. ئەوە چۆن دەبێ؟ چونکە عەقلیان باشە، دڵیان باشە، حەزیان لە ژیان و خۆشیە. لە کاتێکدا کە دەشزانم چاکیش نابنەوە؟ باڵێ، دەشزانم چاک نابنەوە. یعنی من هیچی تر وەک جارانم لێ نایەتەوە؟ باشە، شتە خراپانت لە یادە کە لێ ڕوویاندا؟ کامەشت گولیارخان؟ ئەها چاکراکێشانەکە کە هەموو هات و هاواریان دەکرد. لە یادمە. ئەو شتە خراپانی ڕوویاندا هەموو چەند کەسێکی ساخ کردیان. ئەوە یانی چی گولیارخان؟ ئەوە چە چاک دەبێتەوە، باوکی بەڵێنی پێداوە، ئەوە لە مێشکت دانێ. بێگومان هەڵبەت چاک دەبێتەوە. من دەمێست بڵێم ئەو قسانە بە خۆت هەڵگرا. فیلیس چاک دەبێتەوە، چاک دەبێتەوە. تێگەیشتیت؟ تەواو ئیتر. چی بڵێم؟ کفتەش لەگەڵای دروست کەوتەوە. فەرهاد، وەرە ژوورە پورێ. تۆ وەرە ئێرە. فەرهاد، ئاگادار بە، ئەنجومەنی ئەشیرەت کۆ دەبێتەوە. بۆچی؟ ویستم پێت بڵم، بەڵام تۆ گوێت پێ نەدا. ئەوە بابەتێکی گرینگە و ئەبێ چارەسەر بکرێ. ئەوە یەکەی شتێکی کە لە ڕقیە پورێ. هەر کاتێک بمەوێ ئەنجومەنی ئەشیرەت کۆ دەکەمەوە. دابوو نەریتمان ئەو مافەیان پێداوم. بێریڤان شایانیەوە نییە. بزانە منیش ئافرەتم، وەکو ئافرەتێک بۆ بێریڤان دڵم خێنی لێدێ. بەڵام بۆ بەردەوامی نەوەکانمان و سەلامەتی عەشیرەتەکەمان پێویستیمان بە زیاتر لە دڵی ئافرەتەکەیە فەرهاد، زۆر زیاتر. پورێ، تکال لە یەکەم پورێ، تۆ چەندین ساڵە دژی شەڕ بوویت. ڕاستە دژی بووم. ئێستا شەڕەکە مێنە ناو ژووری نووسنی من. ئەمە لەگەڵ بێریڤان ناکەم. کاری تۆیە شەڕی ماڵی خۆ چارەسەر بکەیت. ئەمە لەگەڵ بێریڤان ناکەم. ئیتر تەواو قسەی من و تۆ کۆتایی پێ هات. لەمە و پاش ئەوە کاری ئەنجومەنی عەشیرەتە. تەواو. ئەرێوە چ حاڵێکە؟ ئەرێ ئێوە حەقتان بە ژیان و خێزانی من چییە؟ من چۆن توش بووم بەدە زەمانەوە؟ خاڵە، خۆت ناڕەحەتەکەی، بەڵام حەقیەوانە. ئەبێ وابێ، ئەبێ قبوڵی بکەیت.
وين نور السيارة؟ ئەمە شتێکی خراپ نییە. ئەمە کەڵکی نییە. پێم گوت باشە بۆ ئاژەڵ فرۆشتنەکە تۆزێک لەسەر دەوەستم، بەڵام ئەمە ئاسەوارە. گوتم دەست بەجێ پارەکەی بدەن، ئەگەر نائیدێن بە یەکەیشتر. تۆ لە کارەکە زانی ڕەشید، خۆ لە بەلا شاوبەشی لەگەڵ تۆ ناکەم. بزانە شارەزاشی لەگەڵ خۆی هێناوە، با بزانین چی ئەڵێن. ئەها پارچەکان لێک زیاد دەکاتەوە، وا دیارە لێی دەزانێ. رشید تعال. نعم. چی بوو؟ بڕیاری چتاندا؟ رشید بزانە بە 20,000 دلار ڕازی دەبێ؟ دەڵێ 20,000 دلار. تۆ چی دەڵێی؟ وەڵڵا نازانم، لات کەم نییە؟ بۆستە بزانم، با دیسان قسە لەگەڵ بکەمەوە. کاکە دەڵەوەندە کەمە، تۆزێک زیاد کە. ماینفا ڕەشید، ماینفا ماینفا. لە تۆزێککە زیاد کە؟ ناکە، لەوەنە زیاتر ناکە. 25,000 دلار زیاتر نادەت. قبول دەکەیت؟ چی بکەین؟ بیان دەرێ. دەڵێ بیکە 30,000 دلار. ناتوانم کاک ڕەشید، ناتوانم باوە بکە. ناکە. دەی دەباشە بیبان. لە پارەکە بێنە دەی با بڕۆین. ئەم شەوە سێرەکان زۆر درەوشاون. ئەدرەوشێن و دە ئەمرکەن. هاوینی ئەم ساڵ درێژ ئەبێ، درێژ و گەرم. پورت ئەنجومەنی عەشیرەت کۆکاتەوە؟ پێم وت کۆیان نەکاتەوە. گەربیوێک ئەنجومەن کۆ بکاتەوە، یعنی گەرکە لە ڕاقی بکات کۆیان بکاتەوە. ئەو کاتە چی ئەەکەیت؟ ناتوانێ ڕایانگری توانیە؟ ئەو کات لەوانێ ئەو کاتە شتێکی تر بکەم. چاچێت پێکرێت؟ شتێک هەیە پێڵەن وازێنان قەت گوێ لێ بووە؟ باسهێنان لە چی؟ لە ئاغایەتی، لە بەگێتی، لە عەشرەت، لە ئاکسۆی لۆبوون، وازهێنان لە هەموو ئەمانە. وازە هێن و دوورە کۆمۆ لەم ناوە. لەگەڵ تۆیە بەیەکەوە ڕۆین. ئەو گولیارە مێشکی فیلستێک دەدات، کچەکەت شێت دەکات، پێی دەڵێت تۆ چاک نابیتەوە. چاک نابێتەوە؟ گولیار وای پێڵێ؟ بەگوێی خۆم گوێم لێ بوو، ژیان لە بەرچاوی ڕەش دەکات. لە کۆتایی چیرۆکەکە ئاوای ئاخر چۆن دەبێت کۆتایی ئاوا بێ؟ ئێمە چی بکەم جانەکەم؟ چیرۆکەکە وایە زۆر سەیرە گولیار خان. زۆر خۆشم دەوێت گولیار خان. منیش خۆشم دەوێت جانەکەم.
دەی ژنەکە من دەچم بۆ بازار چیتان پێویستە؟ ئەوەتە دەی دەڕێنە بازار. زۆرتان زەحمەت کێشا کە تا ئێرە هاتوون ئاغاکان. بە قبولکردنی داوەتەکەمان ئێمەتان بەختەوەر کرد زۆر. ئێوە وەک پیاماقوڵانی ئەشیرەت هەموو کاتێ لە پشتمان بوون و یارمەتی دەرمامون لە کاتە ناخۆشەکاندا. ئێستا دیسان کاتی هاوکاریکردنتانە ئاغاکان. کاتێکە کە پێویستیمان بە حیکمەت و شارەزایی و بیر و باوەڕەکانتانە. هیوامان بە ئێوەیە. بەردەوامیدان بە ژیان لە هەموو شتێک گرنگترە وە چەنانەوە لە ئاینیش باز دەکرێت. عەشیرەتیش وەک مرۆڤە گەر بەسەر بمێننەوە دەمرن. ئاغایە کە مناڵی نەبێ مانای ئەوەیە بەدەستی خۆی عەشیرەتەکە لە ناو دەبات. نازانم کاک فەرهاد بیرت لەوە کردوتەوە؟ لای ئێمە کاری ئافرەت منداڵ دروستکردنە. خێزانی بێ منداڵ وەک زەویەکی شەق بووە. گەر چارەی بۆ نەدۆزیتەوە عەشیرەت ڕێخستنە ئاغاکان. من باوەڕم وایە ڕێخستن نابێت خزمەتی مرۆڤایەتی بکە. ئەگەر مرۆڤ خزمەتی ڕێخستن بکە مانای کۆیلەبوونە. کۆیلەبوونێکی وە کە خۆشی ئاگاداری نەبێ. ئەزانم هەمووتان نیەتان پاکە. ئێستا شتێکی بچووکتان پێڵێم. من لەگەڵ خێزانەکەم بەختەوەرم. منیش ئەمێ مناڵم ببێ. ئەمێ ببمە باوک. بەڵام نەک بۆ دڵخۆشبوونی عەشرەت. ئەگینا منیش ئەبمە کۆیلی عەشرەت. من کۆیلە نابم ئاغاکان. ئێمە قسەی خۆمان کرد بەڕێزان. ئەوەی لە دەستمان هات و بە بیرمان هات. تۆ چی دەڵێ وەستا شیار؟ بەڵێ وەستا شیار باجۆمان لە تۆش بێ. وەک دەزانن من ئاسنگەرم. هەموو ژیانم لە بەردەم ئاگر بەڕێ کرد. چاوەکانم بەردەوام ئاگری بینی. دەمەوێ بڵێم مێشکی من لە ئاگر زیاتر بیری لە هیچ نەکردوتەوە. بڵێسەی ئاگر نەرمە هەر لە بەردەمتە. بەڵام ناتوانی دەستی لێ بدەیت. ناتوانی بیگریت. ئەژینە هەر دەستت بەڵکە هەموو گیان وێران دەکات. هەمانە و بڵێسانە ئەو ئاسنە ڕقە دەتوێنێتەوە. وەک فەرهاد چیاکان دەبڕێ و نایان هێڵێ. ئەی ئاگری خۆشەویستی ئاغاکان ئەو چی دەکات دەزانن؟ وتان لە دابوونەری دەرچوونە. ڕاستە دەرچوونە. بەڵام عاشق لە دڵەوە دەردەچێ. ئەو دەرچوونێکی ئەوەندە گەورە و سەیرە هیچ دابوونەری تێک لە حەقی نایەت. تەنها دەبێ ڕێزی لێ بگیرێت. وەک ئەو ڕێزەی کە ئاسنی تواوە لە ئاگر دەگرێت. ڕێز تەنها ڕێز. ئەنجومەن ڕۆیشتنەوە بەڕێگاریاندا. سیر کە بێریوان بە هەڵە لێم تێمەگە. تۆ لە کچی خۆم بۆم فەڕستریت. گەر بزانم سوودی دەبێ ژیانی خۆم پێشکەشەکەم تا کوڕێکت بێ. ئەمە خەتای کەس نییە. تەنیا خەتای قەدەرە. ئاغام بەکر بەکر نێکوشە تۆ لێرەوە ڕاکە.
وەرە کورێ ئەوە ڕادەکەی ها وەرە بەکر ناپیا بەکر لە نێوان وشەکاندا ئامرازی لێکدەر هەیە ئەم ئامرازی لێکدەرانە دوو وشە بە یەکەوە دەبەستێتەوە تامانای تاوە بەدەستە بدەن تایرە تێگەیشتی؟ گولیار ئەتوانین کەمێ قسە بکەین؟ هەڵبەتە فلیز ماوەیەکی درێژە ئەوەندە دڵخۆش نەبووە خۆشحاڵم منیش دڵخۆشم زۆر باشە بۆ هەردووکمان باش بوو گولیار ئەوەی ڕوویدا زۆر ناڕەحەتی کردم گەر خاڵم نەبوایە و ئیحسانەوە باشی بووایە ئێستا هەردووکتان مردبوون نامەوێت زیانت پێ بگات من سرم سوڕماوە هیچتە ناگەم من مافیەفەم هەیە لە دەرەوە هەرچۆن بێ و لەگەڵ هەر کێ بە قسە بکەم لەوانەیە بەڵام خەلیل دوژمنی ئێمەیە دەبێ ئاگادار بیت لەکوێ خەلیل دەناسیت؟ لە ئیستانبول لە یەک زانکۆ دەمان خوێند هاوڕێکی چاکە گولێر لە مەودووە کە ئەڕۆیتە دەرەوە هەر ئەبێ پاسەوان لەگەڵ خۆت ببیت ببوورە ئەبێ وابێ لە دەستیان ڕام کرد خۆم هەشاردا کەچی لە دواوە یوسف میلی لێم نابووە دەزانی چی دەمتوانی بەرەنگاریان بم بۆ بەڵام دەستم چەچی نەکرد ئیتر یوسف بەڵام ئەو بزەیی پێت نەهات زۆریشی نەما بۆ بتکوژە ئی بووە ئاپۆ یارمەتی بدەن کا قدرت نور حیات خان گەیشت باشە ڕۆڵە گیان گیانەکەم
جوانەکەم تەمبیرم نەکردی گیانی من کچە جوانەکەم کچە جوانەکەم چەند بیرم دەکردی منیش دایجان زۆر بیرم دەکردی قوربانت بم کچەکەم کچەکەم بەخێر بێنەوە حەیات گولیارت لێیادا خوشکی دکتۆر ساڵح سڵاو گوێم لێ بۆەوەی براکەت خۆتان خۆش ئێوە خۆش بن چاوەڕێم نەدەکرد لێرە بتبینم قودرەت وازمان لێ نایەنێ ئەرێدە تۆش لەوێ دڵمان زۆر خۆش بوو قەت بەڵا لە کۆڵمان نابەوە لە هیچ شتێک ناترسم بەڵام لەو دەترسم ڕاست کواوەری لەگەڵم باە بێدەنگ بابەتجان وتت لە میدیات ژنێکەیە لێیاتتا بەڵێ بەکیرکاهیات تۆش وەرە بەڵێ فەرموو هەر لەوێ ماوە هەرە بەر لەوێمە بێ قابل بۆ چۆڕوە بمبەنە لای بێگومان دەتبین خانم بەڵام دەبێ بە کاکفرات بڵێن واز لەوە بێنە جارێ ئەوەی من ئێڵێم ئەوە بکە بەسەر چاو خانم بەیانی زوو بەڕێ ئەکەوین خۆتان ئامادە بکەن تۆ خەمت نەبێ فلیس لەگەڵ خۆم دەبم قودرەت ئەمە لە مێشکت دەربێنە لە لای تۆ پارێزراو نییە بەسەر حەساریاندادا ئێرە پارێزراوە بەڵێ دیارە چۆن پارێزراوە لە ناو پیاوی چەکدار منداڵ گەورە نابێ تۆ دەزانی ئەو شتانە چ کارەگەریەکیشیان لەسەر منداڵ دەبێت لێرە دڵخۆشە تۆ کوا دەزانی دڵخۆشی چییە تەناشتەکە دەزانی تێکدانە بەردەوام بە ناخت بەتاڵکە ئەگەر کەمێک گوێ لێگر بام زۆر نا تۆزێک فیلیس و ژێم نەهامەتێ نەدەبوو بۆ لە یادکردنی ئەو شەوە هەموو ژیانی خۆم ئەدەم بۆ تەنها ساتێکیش نەتێژ لە مێشکم دەرچێ سوودی نییە فیلیس هەر لە یادی دەمێنێ بەسەیتر تا ئێستا پێت نەدەگوت بەڵام بەردەوام منت تاوانبار کرد لەم ڕووداوە تۆش تاوانباریت ئاگاداری کچەکە بوایت و دەستت بەرنەدابا سەرخۆش بوویت کچەکەم دەبەم و دەڕۆم ناتوانی بیبیت کەواتە منیش لێرە دەمێنمەوە کچەکەم جێ نایەڵم ماڵێکی زۆر خۆشت هەیە لەو شوێنە ناچێت کە تۆ لی دەژی بەڵام هەر خراپ نییە ئەوە دەڵێت چێ بۆی خانوویەکی وام هەبێ هەموو شتێک دەکەم گوڵبەرجان پێویست ناکە هیچ بکەیت ئێرە ماڵی خۆتە هەر کاتی بتێ وەرە بمێنەرەوە منیش زۆربەی کا هەست بە تەنیایی دەکەم سپاس ئێستانبول جێبێڵی و لورێرە بژی هەستێکی چۆنە ئێرە زۆر خۆشە لێرە ڕاهاتووم پێم خۆش من کە منداڵ بووم بنەماڵەکە ماردینان جێهێشت بەڵام خۆ ئەسرە من شەری ئێرەیە ڕاستە پورت و مردی خوشکیش لێرە بوون لە کسڵتەپە بوون وانە؟ وایە خوشکە ساڵکانشم لێرن دەبێ ڕۆژێک سەردانی وانش بکەم چی بوو؟ ئەو ڕۆژە خەلیلت بینی؟ پێت سیر نەبوو؟ ڕاستە هەندێک قسەمان کردی تر دەربارەی ڕۆژانی جاران و ئینجا؟ ئینجا هیچی تر هاوڕێی کۆنمان خەلیل چەند جارێک منیش بینیم هەرچەند قسەیەکمان کرد دەزانی ئەوەندە هەوڵی دەدا کە هیچ باسی تۆ نەکات ئەو کاتەزانم کارگیز نەیتوانێت تۆ لە یاد بکات دەتوانم تۆزێک دەنگی میوزیکەکە زیات بێگومان دەی ڕاستیم پێ بڵێ بۆ خەلیل هاتوۆتە ماردین ناجانە بۆوە نەبوو
تۆزێک ناچار بووم بێم دەزانی بەڵێ بەڕاستی زۆر پێم ناخۆش بوو. ڕاشید لێرەیە دەزانی؟ توش کوڕێکی چاکە بەڵام با لێم دوور بێ. چی بڵێم ڕۆژێک لە ئێستانبول ڕۆژێک لە سووریا مانکی گەورە و گران هەیە کەسێ لە هۆتێل دەمێنێتەوە ژیانی و زۆر جیاوازە. ئەی هاوار لە عەقڵ تێکدان زیاتر هیچ سوودی نییە. بێریڤان ئەها و گوێلاسانەمان چاند لەیاتە سەری نەگرت ئەو هەموو پەینەمان پیا کرد دەرمانمان لێیە هەموو شتێکمان کرد بڵێم چی نەگرت و نەگرت کە نەبوو نابێ ئیتر ئەزانی بیرم لە چی ئەکردەوە؟ لە چی؟ تۆ ژنێکی ترت هێنەوە اینجا نامەوێشتی تر وا ڕووبدات بەڵام ئەوانی بەسەر من داهات هەمووی بەسەر ئەو ژنە بهاتایە اینجا دەبوو ژنێکی تر بێنیت اینجا من ژنی دووەمی تۆ بوومایە بەڕاستی پێت خۆشە بوو؟ نەخێر نەمدەویست من بەیانی ئەچمە لای ئەو ژنەی مێدیات. مێدیات؟ کام ژن؟ چ کارێک هەیە لە مێدیات؟ ئافرەتێک هەیە لەوێ خەڵک چاکەکاتەوە ئەو ژنەی لای خۆمان ڕاست چۆتە لای ئەو دوای 9 ساڵ منداڵی بووە. واز لەو شتە پوچانە بێنە بێریڤان بەهانەیەکی تریش چاوەڕێکەین ئەگەر پێویست بکە ڕۆینە دەرەوەی وڵات تەنانەت ئەمریکاش بێت. ئەمەیە بڕۆمە لای ئەو ژنە. قسەی پڕ بۆ جمەکە شتی وا نابێت ڕێگا نایم. ئەو خەنجەرە کۆنە کە هێما و شەرەفی بنەماڵەکەمانە بەسەر کورتانی گوێ درێژەکەوە لە بازار جێردراوە بۆتە مایەی گاڵتەجاری خەڵکی بازار. ئەمە بۆتە لەکەیەک بۆ بنەماڵەکەمان ئاغاکەمان ئیهانە کراوە دەبێ بە زووترین کات چارەیەک بۆ ئەم کێشەیە بدۆزینەوە. خەڵکی بازار ئەم کردارە بە کەمکردنەوە لە گەورەی ئاغاکەمان دەزانن. بۆ پارێزگاریکردن لە شەرەفی بنەماڵەکەمان لێرە کۆبوونەتەوە. ئای ئاغاکەمان چی دەڵێت؟ پارێزگاری لە شەرەفی عەشیرەتەکەمان کاری منە. لێم گەڕێم با خۆم چارەسەری ئەمە بکەم. خاوە لێ نەکەو خۆمێشورە ناڵ بخەوم زۆر گەرمە زۆریش ئەم شەو مانگ پڕە هێتە بێرت کەم ناڵم گاڵتەت پێمە کرد مانگ لە مشتا بگریت و بیخیتە ناو گیرفانەکەتەوە و کە بخەوید یەکسەر پارە زۆرە بێ ناو گیرفانت ئەمەم هیچ بیر نەچوو هەمیشە لە یادمە. ئەو کەسی لێ هات؟ گولیار؟ گولیار هیچ هە لەوەیە لای قودرەت هێشتا بێگومان پێشە ناخۆشە. هاوایە یەکترە بینن؟ هەنێ جار ئێ بڕۆ بینێرە؟ بۆێرە؟ ئێرە بۆێرە
ئەمە ناڵ ئاودانەوەستا پێم بڵێ ئەم ئاگرا هیچ دانامرکێ دڵ خۆشەویستی لە یاد دەکات ڕەشەبا هەڵکردنی لە یاد دەکات یان ڕۆژ هەڵهاتنی ئەی زڵم ئەی یاخیبوون ئاگر قەت ماندوو نابێ قەت لە کار ناکەوێ ئەمە نەفەسی ئیسرافی لە ڕۆڵە ڕەشەبای هەرێمی خۆشەویستیە ئەمە دەرمانی دڵە ماندووەکانە شتێکە پێڵم بەڵام پێمەکەنە جارێکیان لێرە کەوتمەزانی ئەلێرە بزانە لەوێ کەوتمە بندار قەیسیەکە چۆن ئێمە جاران لە سەربانە خەوتین خەلیل ئەو کات بچووک بوو هەڵبەت بۆ ئەوەی نەکەوێت لە نێوان خۆمان نامان خەوان ئیتر باوکم دایکم لێوێ خەلیل منیش لەو بەرە نووسم ئاوا کە خەوتە بووم هەر ئاوخەم سوڕاندە و ئیتر کەوتمە ژێر دار قەیسیەکە بەیانی بچین بۆ خانەوەکەی کوێستان چەند ڕۆژێک لەوێ مێنین زۆر خۆشە حەزەکەی ها تۆش دەچیتە چێستان؟ ئەرە وەڵا فەراداوە براشم بێرەبان چەند ڕۆژێک لێ پشوو دەدەم
ئەیکەواتە تۆ بۆ دەبەن لێرە بمێنێەوەی دی وەڵام منش حەزم ناکرد بەڵام وتیان هەرەبێ لەگەڵمان بێت دەلاتە هەی درۆزن ئازانم ئەگەر من لێرە نەبم عشقی منە چوتێنەوە بابا کچی خوا خواتان لەگەڵ کوڕم بەخێرچن دەسەمان خواتان لەگە کوڕی خۆم خەلیل تا دێمەوە ئێرە بە تۆ سپێرم خوا لەگەڵ بەخێر بڕۆنە بێنەوە دەیخواوی لەولایەن بۆڵێ گەورم بەخێر بێنەوە سپاس پەرتوو بڵاو بن ئاگاداری هەموو لایەک بن نەژێرەوە ئەتوانین بڕۆیت دەست خۆش ئێرە زۆر خۆشە هەموو جارێ بمهێنە ئێرە بۆ نا هەر کاتێک حەز بکەیت بەڵام باجار بە دوای دوو پشکە بگەڕێن تۆ وەرە ئەو ناوە من شارەزای دوو پشکم خۆ ئەگەر نزیکی نەکەیتەوە پێتەوە نادا ئەگەر باڵەش لەسەری دانەنیشیت هیچ شتێ ناکە زۆر خۆشە هەموو کات کە ئێمە ئێرە باوکم بیرێتەوە زۆر حەزی لەو شوێنی تۆ بوو لەویا دانیشت و قاوەیە خواردەوە منی لە کۆشی خۆی دانا و باسی ڕۆژانی جەنگی بۆ کردم وەرە بەلام لەگەڵ ئامۆزایەکەت باست کرد نازانێ با بە تەنهایی بیبینم بۆی باز دەکەم ئاغا ترا بەسەر بەنە ئاغا تا هەموویان لێرە هەستە وەنێرە بەدوام مەبەرە بڕۆ سەرەوە سەرباند تۆ بڕە بۆ ئەولا بڕۆ
ئەحسانەوە باشە وەرێرە تاقەی لێ بکە ئاگادار بە کورە نەژنەکەمەدە کورە دەی با بڕۆین بەسەر چیا بکەون دەی بێریڤان دەی خێراکە ئاگادار بە خێراکە خێراکە دەی ئای بە نافرەت بووم بچی ناشکەوتەکە دەست وەرە بڵاو بمدەوە ئەوگە شۆفۆم دەرێ